الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەرانی و بیسەرانی کەناڵی ئامۆژگاری، سەلامی خوای گەورەتان نەبێت. خۆشحاڵ بووم جارێکی تر بە ئەوەی بەڕێز شاد بم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی شەریعەت ناسین. بابەتی ئەم جارەمان بابەتێکی هەستیار و زیندووە، یەکێکە لەو کێشە و گرفتانەی کە دووچاری کۆمەڵگای مسلمانان بووتەوە. ئایا چیرۆکی قەومی لووت چۆن لە قورئاندا خوای گەورە باسی کردووە؟ و ئایا خوای گەورە بۆچی لەو قەومە تووڕە بوو و بە چ شێوەیەک سزایانی دا؟ و ئایا جیاوازی چییە؟ هەندێک دەستەواژە هەیە ئێستا باس ئەکرێ، جیاوازی چییە لە نێوان هاوڕەگەز خواز و هاوڕەگەز باز؟ و ئایا هۆکار چییە لەم سەردەما ئەم تاوانە پەرەی پێدەدرێت و بەڵکو لەلایەن هەندێک دەستگا و ڕێکخرا و بەڵکو نەتەوە یەکگرتوەکانیش گلەی و گازندا لەو وڵات و دەوڵەتانە ئەکا کە ڕێگا بەو تاوانە نادەن؟ ئەم پرسیارانە و کۆمەڵێ پرسیاری تر ئاراستەی مامۆستای بەڕێز مامۆستا محمود خدر شاسوارەکەین. مامۆستا بەخێر بی. بارك الله فيكم. خوا جزا خير. سلامت بی ئەخۆ. مامۆستا، خوای گەورە لە قورئاندا چۆن باسی چیرۆکی قەومی لووتی کردووە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. معلومی جنابتو مسلمانانە کە نردنی پێغەمبەران ڕەحمەتە بۆ هەر قەومێک کە کاتێ خوای پەروەردگار ئەو پێغەمبەری ناردبێ بۆ ئەو قەومە، چونکە هەدەف و ئامانج لە ناردنی پێغەمبەران ئەوە بووە کە ڕزگارکردنی ئەو قەومانە بووە و گەڕاندنەوەی ئەو قەومانە بووە بۆ یەکتاپەرستی و تەوحید و هەروەها ئەگەر لەسەر فیترەت لایەندا بێ یاخود ئەخلاقی ناشرین و ڕەوشتی خراپ کەوت بێتە نایەنەوە کەوازی لێبێنن. یعنی بۆ چاکردنی قەومەکان بووە، بۆ تەئدیبیان بووە. فقەومی سەدومش کاتێکە خوای پەروەردگار پێغەمبەری خوا لووتی بۆیان هەڵبژارد کە بە نەسەب برازای پێغەمبەری خوا ئیبراهیمە عەلەیهیما ئەسسەلام، قەومی شارەدەی سەدوم کە کەوێتە وڵاتی ئوردنی ئیستاوە، قەومێک بوون خراپ بوون، جگە لە بتپەرستی ڕەوشتی ناشرینیان زۆر تیادا بوو، تا کە خوای پەروەردگار کە زەمیانەکە لەسەر زمانی پێغەمبەری خوا لووت کاتێک کە ئەفەرمێ ئئینەکم لەتەئتونە الرجال وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر. يعني قومێک بوون هەر جگە لە بتپەرستی و لەوەی کە شرک هەبوو لە کردەوەکانیان، قومێک بوون خراپ بوون، بێڕێز بوون، بێ احترام بوون، يعني ئادابی مەجلیسیان نەبوو، ئادابی تەعاملیان نەبوو، لەگەڵ یەکتریدا ڕێزیان لە یەکتری ناگرت. يعني لە ناو مەجلیسەکانیان کە دانیشتن قۆبچەکانیان نەکردەوە، فیکیان بۆ یەکتری لێدا، گاڵتەیان بە یەکتریە کرد، ئەو کەسی کە ڕەت وایە گاڵتەیان پێ کرد، و هەروەها ناخۆشترین و قێزەوەندترین کردەوەشیان ئەوە بوو کە لاقەی یەکتریانە کرد، پیاوەکانیان لاقەی یەکتریانە کرد لە جیاتی خێزانەکانیان، شەهوەتیان بۆ پیاوە جوڵا، شەهوەتیان بۆ پیاو بوو نەک بۆ خێزانەکانیان، و زێدڕەویشیان تێ کرد بوو. يعني ئەمە وەک ئاەتەکە فەرمێ ما سبقكم بها من أحد من العالمين. يعني ئەمە کردەوەیەک بوو تایبەتمەند بوو بە ئەوانەوە. يعني قەومەکانی تر بتپەرست بوون، ئەهلی فاحشەت بوون، ئەهلی زوڵم بوون، ئەهلی ستەم بوون، ئەهلی زینا بوون، ئەهلی ڕیبا بوون، بەڵام وەک ئەمان نەبوون. ئەمان وەک ئاەتەکانە فەرمێ لاقەی پیا و لاقەی پیاوێ کرد و زێدڕەویشیان تێ کرد، و هەروەها وتەقطعون السەبیلە، ڕێگریان لە قەومەکانی ترشە کرد، چی ئەوەی کە پارەکانیانە برد و چی ئەوەی کە بە هەمان شێوە تعدای ناموسیان لیانە کرد، لاقەی پیاویانە کرد. فلەبەر ئەمانە و لەبەر کۆمەڵێکی تری ڕەوشتی ناشرین کە کۆتر باز بوون، بێ احترام بوون لە ناو مەجلیسەکانیان، ڕێزیان لە یەکتری ناگرت، هەتا بە ئاشکرا ینی بایان لێوە دەرەچوو لە دوو بریانەوە، ینی خۆیان بە مەقسوودی بە متعەمدی ئەو شتیانە کرد، ئەبەدەن ڕێزیان تێدا نەبوو. بۆیە خوای پەروەردگار وەک ڕەحمەتێ قەومی لووتی بۆیان نارد. و هەروەها خوای پەروەردگارە فەرمێ ولوطا آتەیناه حکما وعلما ونجيناه من القرية التي كانت تعمل الخبائث. يعني خوای پەروەردگار بەخوایەتی خۆی زەمی ئەو قەومەی کردووە، زەمی ڕەوشتەکانیانی کردووە کە قەومێکی خەبیث بوونە، قەومێکی بەدڕەوشت بوونە، قەومێک بوونە زێدڕەویان کردووە لە هەموو هاوڕەگەز باز و هاوڕەگەز خواز، هاوڕەگەز باز بوونە، هاوڕەگەز خواز بوونە، ینی بەداخەوە زێدڕەویشیان لەو
لەو دوو کارە کردووە یعنی ئەوەی جێی سرنج و تێبینیە لە ناو چیرۆکی هەموو پێغەمبەرەکان و هەموو قەومەکانی پێشی ئیسلام ئەم قەومە زیاتر ئەوەی کە معروف بوون پێوەی ئەو هاوڕەگەز بازی کە تیایان بوو ئەو نێربازی کە لە ناویان بوو بەڵێ باشە ئافرەتەکانیان شوا بووە ئافرەتەکانشیان سحاقیان نەکرد هەنی عولەما فەرمن ئافرەتەکانشیان سحاقیان نەکرد چونکە چۆن ئەڵێ التیزامیان نەبوو ترسی خوا نەبوو لە ناو دڵیان شەهوەتیان هەبوو فکاتێک کە پیاوەکانیان تەرکیان کرد بەداخەو ئەوانش لە جیاتی ئەوەی کە سەبر بگرن ئەو ڕێگەیان بۆ خۆیان دۆزێ باش مامۆستا جیاوازی چییە لە نێوان هاوڕەگەز باز و هاوڕەگەز خواز ئەم دوو مستەلەحە جیاوازی لە ناویان لەیان لە بینیان ئەوەیە هاوڕەگەز باز تێکەوتووە منی کردەوەکە ئەنجام ئەدا بەڵام هاوڕەگەز خواز ڕنگ بێ بۆی ڕێک نەکەوت بێ ئەنجامی بدا خوا شتێتی مەیلی هەیە بۆی بەڵام ڕنگ بێ ئەنجامی بدا و ڕنگ بێ بۆی ڕێک نەکەوتوین لە دوورەوە بەعیبی نازانێ و بۆشی ڕێک بکەوێ لێ ناگەڕێتەوە ئەمما وەک تاوان ئەوەیان تاوانبارە بەڵام ئەمەیان کە هاوڕەگەز خوازەکە ئەگەر ئەنجامی نەدا ئەوش ڕەحمەتێکە لەلایەن خوای پەروەردگارەوە لەسەر نیەتی شەر محاسبەمان ناکە حتا ئەو معسیەتە ئەنجام نەدەی بەڵام نا ئەوەی نیەتی خێری هەبێت لەگەڵەوەی خوای پەروەردگار خوایەکی بەڕەحمە ئەی تۆ مجرد نیەتی خێرت هەبێ یەک حەسەنەت بۆ نووسرێ کە ئەنجامتدا 10 حەسەنەت بۆ نووسرێ بەڵام فعلی شەر ئەنجامدانی منکەرات وانە هەتا ئەنجامی نەدەی بۆ نانووسرێ با مەیلتش هەبێ بۆی با خواستش هەبێ بۆی مامۆستا هۆکار چییە لەم سەردەما ئەم تاوانی نێربازی و هاوڕەگەزخوازی و هاوڕەگەزبازی کە ئێستا پەرەی پێدەدرێ لەلایەن هەندێک ڕێکخرا و منەظەمات و دەستگاوە تەنانەت نەتەوە یەکگرتووەکان گلەی و گازندە ئەکەن بەرامبەر ئەو دەوڵەتانەی ئەو وڵاتانەی کە ڕێگری لەو دیاردە ناشرینە ئەکەن بەڵکو وەکو چۆن بڵێ ئەو دەوڵەتانە بەلایەنەوە پەسەند نییە کە دەرفەت بۆ ئەوانە نەڕخسێنن هۆکار چی ئەم شتە ئەلم سەردەمەیە ئێستا بە ئاشکرا ئەم دیاردەیە دیارە و لەلایەنی ئەوانەوە بەرگری لێکرێت چەند هۆکاری یەکەم بەتاڵی فکری و دەرونیە ئەنی ئینسانەگە لە فەراغی فکری و دەرونی ژیا ئەو کاتە چۆنەڵێ شەهوەتی ویستی هەر شتێکی بوێ هەوڵی بۆ ئەدا بێنێتەکایەوە بۆ خۆی بیرڕوخسێنێ و چۆنەڵێ شتەکاکە لەسەر ئاست و مستەوای فرد بیان لەسەر مستەوای کۆمەلگاکان بێ ئەوێ قوانینی بۆ تەشریع بکرێ ئەوێ ڕێ پێ بدرێ ینی کەس ڕێگەی لێ نەکە کەس محاسبەی کەس ڕێگری لێ نەکە کەس محاسبەی نەکە ینی ئەمە لەوە دێکە بەداخەوە ئۆمەتەکان خاصەتەن ئەوروپا ینی لە فەراغێکی فکری داژێن دینێک نییە گلی بداتەوە دینێک نییە ڕێگری لێ بکە واروە بەتاڵێکی دەرونی تیداژێن ئەمە لەلایەکە و لەلایەکی ترش ئەزانن ئاینێکەیە ئاینی ئیسلامە کە ئاینێکی بەهێزە ئاینەکە بەقوتە کە هیچ ڕێگری لێ ناکە یعنی ئەگەر ئەوها نەبێ خەڵکەکە بۆ شتانەوە مەشغوڵ نەکەن خەڵکەکە بێتە سەر ئاینی ئیسلامی تر تەواو ئەوان دەرەقەتی ئاینی ئیسلام نایەن دەرەقەتی مسلمانان نایەن فەیانەوێ لە ڕێگەی ومە متحیدەوە بێ یاخود لە ڕێگەی پەرلەماناتی وڵاتەکانەوە بێ ینی ئەم قانونە جۆرە تەشریعێکی بدەنێ شەرعانەی بکەن یان قانونێکی بۆ تەشریع بکەن کە ئیتر کەس محاسبەیان نەکە کەس ڕێگریان لێ نەکە هۆکار نییە ئەوان بوونەتە وڵاتێکی ئیباحی ئەو شەهوەتی کە بەرامبەر ئافرەت هەیەە بە هەموو شێوەیەک بە حەڵاڵ و حرام دەستیانەکەوێ بەڵکو هەمووی خەریکی ئەو ئیشە ناشرینەیە ئێستا لەوێ بێزار بوونە نوێ شەهوەتیان لە جێگای تر سەرفکەن ئەوە فکریان بۆ ئەم شتە ناڕوە خبا مسابڵا گەر سەیری بکەی ئەوانش زانیان ینی ئەگەر گەنجەکانیان خەریکی ئەوە بوون تەواو ئیتر کەسێکی نامردی لێ دەرەچێت کەسێکی بێبەرهەمی لێ دەرەچێت کەسێک کە ئیتر هیچ ئینتاج و کردەوەیکی نابێ ینی ئەو جۆرە پیاوانە ئەو جۆرە کەسانی کە خەریکی ئەو جۆرە ڕەوشتانن ئیتر نە خزمەتی خۆی پێکرێ نە خزمەتی وڵاتی پێکرێ نە خزمەتی نیشتیمانی پێکرێ بە هیچ شێوەی اعتیماد ناکرێتە سەری ئەوان شەزانن ئەنی وڵات بەرەو داروخان ئەڕوا کاتێگە جیلەکەی کوڕەکانیان کچەکانیان خەریکی ئەم جۆرە کردوانە بوو ئیتر خێریان تێدا نامینێ ئەنی وڵات بەرەو داروخان ئەڕوا وەک شاعرە فەرمێ ئۆمەتەکان لەسەر ئەخلاق جوانەکان خۆی گرتوێتەوە لەسەر بەها جوانەکان کە ئەگەر ئەخلاق جوانەکان و بەها جوانەکان نەما ئەو ئومەتانە ئەو وڵاتانە بەرەو داروخانە ڕۆن ئەگە بیشی بینی ئەوان زۆر ینی چۆنەڵێ شانازی بە نەتەوایەتی و بە ئەو کارە جوانانی کە بە بڵێن لای خۆیان ینی کە یەکێک نیشتیمان و نەتەوەی خۆی خۆش بێ بەڵام ئەوەی ئەم ئەخلاقە هەڵبگری ئەوها هاوڕەگەز باز بیان هاوڕەگەز خواز بێ ئەو خێری تێدا نامینێ خزمەت بە کەس ناگەێنی ئەو خزمەت بە خۆی ناگەێنی
يعني ئەو کەسانی ئەوە حاڵیانە سەیریکە ینی هەتا لە ڕوانگەی شیرازەی خێزانیەوە دار و خاون ینی ئەو پیاوە تووشی قەلقی نەفسێ بێ ینی ئەو کەسی کە ئەوها هەوڕە گەزبازە ینی ئاسەوارێ لە ئاسەوارەکان لەسەر ژیانی ینی تووشی اضطرابی نەفسێ بێ جۆری بیرکردنەوەی صحیح کاریگەری خراپی لەسەر گەلێ زۆرە یەکێ لەوان ئەوەیە کە نەفسیەن تێکەچێ دایمەن لە قەلقە ینی هەستێکەکە شتاوانێک ئەنجامەدا یان شتێک ئەنجامەدا لەگە فترەتی ناگونجێ کۆنتترۆلی خۆی ناکە یعنی دڵی توش نەخۆشێ بێ دەرونی توش نەخۆشێ بێ میزانجی توش نەخۆشێ بێ ئیتر مناڵی ئیسفادەی لێ ناکە ژن ئیسفادەی لێ ناکە خێزان ئیسفادەی لێ ناکە وڵات ئیسفادەی لێ ناکە بڵێ ینی بانی بچێ بۆ سەر کارەکەی قسوورکارە بێ بانی هەر مەسئولێتێک ڕایسپێری نایگەێنێتە سەر ئەو کەسانە ئەندامێکی چالاک نابێت ناو کۆمەڵگای بەڵێ ئەوانش بۆیە هەستیان درکیان بەم نەخۆشیە کردووە درکیان بەم نەخۆشیە کردووە بۆیە چۆن ئەڵێ بەترسەوە بە حەذەرەوە کە ئەگەر ڕێگەشی پێ بدەن بە حەذەرەوە ینی ئەگادارن لەوەی کە ئەمە ئەگەر بە تەواوەتی ڕێگەی پێ بدەن وڵات دۆرە و داروخانەڕوە کەواتە ئەمە نەخۆشیەکە و کاریگەری خراپی لەسەر کۆمەلگا هەیە و بەرەو داروخان ئەیبا ینی کەواتە ئەتوانین بڵین ئەی زیانی چییە لەسەر تەندروستی مرۆڤ ئەگە باسی زیانەکان بکەین بە تەرتیب ئەوەن زیانی ئاینی ینی ئەو زیانی ئاینی کە بە ئەو کەسەیە گەێنێ ئەم جۆرە ئەنجامدانی ئەم جۆرە کردەوەیە هەوڕە گەزبازی یان زەواجی میثلی ینی زەرەری ئاینی ئەوەیە ئەو کەسە تەواو ینی بێدینە بێ ینی عیب و شەرمە و حەیای لێ نامینێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەڵێ ئەو کەسەی شەرم و حەیای نەبێ ئیمانی نییە ئیمانی زۆر زەعیفە یعنی واتە ئیتر لە هیچ تاوانێک ناگەڕێتەوە ئیتر ئەو دڵی شەرم و حەیای تێنامینێ ئەو کەسە لە مەردایەتی دەرەچێ هیچ بەها و ئەخلاقێکی جوانی لا نامینێ ینی شتێک نییە کە ڕێگری لێ بکات لەوەی کە تاوانی تر ئەنجام نەدا ئەنێگە هاوڕە گەزبازی بکات تەوەقوعی ئەوەی لێکرێکە شتی لەوە گەورەترش بکات ئەمە لە ڕوانگەی زەرەری ئاینیەوە لە ڕوانگەی زەرەری کۆمەڵایەتی ئەوە باسمان کرد کەسێکە ئیتر ترسناکە بێ تووشی کێشە دێ لەگە خێزانە چکەیتر احتیمام و بایەخی بە خێزان نادا فکر و بیر و هۆشی هەر لای ئەوە بێت کە چۆن ئەو شەهوەتەی بەجێ بگەێنێ چۆن ئارازۆکانی بەجێ بگەێنێ خێزانەکەی تەرکەکە چۆن قەومی لوط خێزانەکانیان تەرک کردبوو خەڵکش بۆ زەواجەکە مەبەست لە زەواج ئاشتەواییە خۆشیە ینی ئەو ژن و پیاوە نزیک بین لە یەکەوە بە خۆشی و بە ئاشتەوایی و بە ژیانێکی شاد و کامەران بژێن بەڵام ئەو کەسانی کە ئەمە پیشە و ئیش و کاریان بێ ئیتر خێزان ترکەکە ناگای لە ئەولاد نامینێ لە خێزان نامینێ لەوەیە کاریگەی لەسەر خێزانەکانە نەبێ لەسەر منداڵەکان ئەمە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە لە ڕوانگەی نەفسیەوە وتمان کەسێکە دایمەن لە قەلەقەژێ کەسێکە دایمەن دوودڵە لە ترسەژێ میزاجی تەواو نییە چکە تاوانێک ئەنجامەدا لەگە فیترەتی مرۆڤایەتیە ناگونجێ خی پەروەردگار ئەندامی نێرینەی نەداوەتە پیاو کە بۆ ئەوە بەکاری بێنێ بۆ زەواج و بۆ نیکاح و بۆی زوورەت و نەوەی لێبێتەوە ئەمما کاریگەری چوارەم کاریگەری صحیە ینی ئەو کەسە هەموو ئەندامەکانی دەستی تووشی نەخۆشیە بن خاصەتەن دڵی حتا کۆنتترۆلی خۆی ناکە کاتێک کە سەر ئاوێکە ینی وتر تەواو کۆنتترۆلی خۆی ناکەفە لەبەرەوە ئەزراری زۆرە کە کەسێک کە جەراسیمی کەسێکی ترێتێتە لە شێوە و زۆر باسەکەن ینی لە ڕوانگەی چەندین جۆرها نەخۆشی باسەکەن زانایەن ئەمیش عولەما فەرمن دەقی فرمودەکەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم كاتك أفرمي ما فشى في قوم الزنا معناه فرمودك عليه هر قومك أجر فاحشة لناويان بربلاوبو حتى يعلنوا بها شرم حيايا النبو أشكرايا كرت إلا فشت فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلاه فيهم الذين مضوا يعني بويا أجر سيري سبحان الله أو كسانا بكي كدوي قومي لوط أنجامدا يعني چندين نخوشي تازه ديتا ناويانوا نخوشي سيلان نخوشي زهري وهروها استا ام نخوشي اولي ميمون يعني هر سردمك وخوي پروردگار بشيويك سزايا ندا يعني سبحان الله استا ام نخوشي كوتوتا ناويان ضرر دن لهمو مروفايتي بو اما عقوبتك بو ولاتاني كبرلمانكان يعني رجاء دن بتشريعي قانونك كرجاء بوان بدا يعني وايل يديك خلق كي ترش امن خوشي بغوازيتو يعني امن خوشي لوان ورقرن بو يعني اگر بشريتك يعني قومك يعني نتويك يعني ولاتك يعني شعبك اگر الرجري لوان نكد او عقوبكيتي او خلق كاتك او كدوانا انجامدا يعني سبداخوا اوان جورها لقاءات يعني هي
يعني لقاء ئاشکرایان هەیە سیرەکی لەسەر لە زۆر وڵاتیان لە زۆر پایتەختی هەتا وڵاتە عەرەبیەکان هەتا وڵاتە ئیسلامیەکان ئەبینی چەند چایخانە و گازینۆیەک معروف بووە بەوانەوە ناسراوە بەوانەوە یان ئەوانەی کە ئەو وڵاتان و پایتەختانی کە دەریای تایە و ئەم زێ و شتی تایە شوێن هەیە لەسەر لە دەم دەریاکان ئەنی کۆبوونەوەی هەفتانەیان هەیە کۆبوونەوەی مانگانەیان هەیە ئەمە لە ڕوانگەی لیقائی شخصی ئەمما لە ڕوانگەی ئۆنلاین و ئەنتەرنێتەوە چەندین سایت و پەیجیان هەیە بە ناو خۆیانەوە چۆنەڵێ تەرخانیان کردووە و کە ئەوە لە هەموو کات و ساتێک چکەمە لیقاەکە لە ڕێگەی ئۆنلاینە لیقائی بەردەوامیان هەیە و هەروەها جەمعیات و منەظەماتیان هەیە کە ساڵانەیان مانگانە لە هەوسەر مستەوای جیهان کۆ ئەبنەوە یعنی کاتێک کەسانی بەهێزە پشتیەمەوە بن مەبەستمان لە چی دێ ئەگەر کاتێک کە هەر وڵاتێک هەر شعبێک ئەوها ڕێگەیدا بەو تاوانە ئەو کاتە عقوبەکەشی وەرەگرن چی بەسەر ئەوان بێ بەسەر ئەوانش دێ بۆی خوای پەروەردگارە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان وتبا بمفهوم مخالفة آياتك أجر تو تعاونت كل سر إثم وعدوان أو كسيك آسان كاري بوكي بوتاوان باركة هتشي بسر أو بيه بتوش تعميمك ريت توش قريت بوي إنه خوشي أولي ميمون يعني يسألنا أوانيك ناشي أو كردوش أنجابنا داخليك بلاو بيتو بيان قريه عقوبة بويك رجري لوانك ما مصادوتريت هاورقص خواز بويستي خوينية بەڵکو هاندەری ناوەکی هەیە جیناتە لە گیانیا ئەو شتەی بۆ درستەکە ئەو هەستەی بۆ درستەکە چۆنە بێ ینی ئارەزووی پێشەوانی جەستەیی بێ ئەم قسەیە ڕاست نییە چونکە ئەگەر وا بێ هەموو مرۆڤێک هەستی هەموو مرۆڤێک مەیلی تاوانی هەیە وای پەروەردگارە فەرمێ ئینە هەدیناه السەبیل ئیما شاکرا وئیما کەفورا یعنی کەس نییە چونکە خوای پەروەردگار ئەوها دروستمانی کردووە کە دائما هەموو مرۆڤێک حەزەکە شەهواتەکانی بەجێ بگەێنێ بەڵام فەرقەکە لە بین ئینسانی ئیماندار و ملتەزم چیە لەگەڵ ئەو ئینسانی کە ئیمانی نییە ئینسانی ئیماندار کۆنتڕۆلی خۆیەکە مجاهدەی نەفسی خۆیەکە یعنی ئاەتانەی کە خوای پەروەردگارە فەرمێ وأما من نهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى يعني كسي كنترولي هوا وارازوكاني خوي بك أمجا خوي پروردگار بهشتي بيدا يعني چون الله آزاديكاني هوا وارازوكانت سنورداريك يعني رشمكي آزاد مكو بر الله مكتو دلو درونت يعني شهوة وارازوكانت شيء وايستو بجيب جيني إن الذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا سام مجاهدي نفسي خوتك يجار وهي هەموو مرۆڤێک مەیلی تاوانی هەیە یان مەیلی ئەوەی هەیە کە بە ئیسراحەت خۆی بە کەیفی خۆی شەهواتەکانی بەجێ بگێنێت ئەمە نەخۆشیە بەڵام ئەمە نەخۆشیە ئەو کەسانی کە ڕێیان بە خۆیان داوە شەهواتەکانیان بەجێگێنن ئەمە ناتوان نابێ بێت بکاتە جیناتەوە نەخێر ئەمە نەخۆشیەکە لە کەسانی ترەوە وەرەگرێ بیرۆکەیە لە کەسانی ترە وەرەگرێ وەک باسمان کرد ینی سەدینە سەر ئەوانی هۆکارەکان بۆ ئەو کەسانی کە تووشی ئەم حاڵەتا بوونە هۆکارەکانی چی ینی کە زانایان باسی لەوەکەنێکی لەوانە ئەوەیە کە خەلەل هەیە لەلایەن دایک و باوکەکانەوە ئەین بۆی دایک و باوکان ئەڵێن زۆر هەڵەیەکی گەورەیە مناڵەکەت لای کەسێک بەجێبێنی هەتا ماڵی براکەت بێت تا ماڵی خوشەکەت بێت کوڕیان کچ ئەین زۆر هەڵەیەکی گەورەیە بە تەنیا ئەچی بۆ شوێنێک مناڵەکەت نەبێ بۆی ئەو کەسانی کە ئەمە ئەنجامەدەن ئەڵێ بەشێکی زۆریان کە کاتێ ڕاپرسی لە ناویان کراوە بە مناڵی لاقە کراوە خاصەتەن نێرەکان یان سێرەکی لە لای برای گەورەکەیەوە یان خاڵۆیەوە یان مامەیەوە یان کەسێک کە با بڵێن باوکو دایکەکە بە ثقەیان زانیەوە لای بەجێیان هێشتووە و وای لێ کراوە ئیستا فێر بووە کە فێر بووە هەر حەزەکە ئەو شەهوەتە بەجێ بگەێنێ ئەجی ناگە فێر نەبوو بێ ئیستا لە زۆربەی وڵاتەکان یعنی ئەوەنە چۆنەڵێ هاوڕەگەز خوازن ئەوەنە ئەو پیشەیان خواستی ئەو پیشەیان هەیەیان ئەو ئەنجامدانی ئەو شەهوەتە جلوبەرگی تایبەتیان هەیە هەتا ئەجەلەکم الله لە ڕوانگەی پێڵاو لە ڕوانگەی ڕەنگی قەمیس لە ڕوانگەی تەسریحەی پرچ و شانەکردنی پرچ يعني يعني أو شوناني كلقاء كان منظمات كان يعني أو شوناني كلقاء كان يعني أو رنجي بناية كش برنجي كان كشون عليه بانجواز كردن بيان بخلق بلين كاكا أشكرا كردني خويام يبلي كاكا وإما أو كسانين كأما حال مانا ما بس ما نشيده يعني ده باوكو دايك كان زور مقيد بنقر إما ولو دينا سر أو أشك رجري شيء شون رجري بكين بلام دوري دايكو باوك زور جرين قلم كارا ككاتي الثقيان بكس نبي بهيج مالك ثقد نبيك قركد يعني كشكتي لا بجيبي لي إلا أجر كسي كم متقي ولا خاطرسي شون بتوين ما مصاكو ملقي مسلمانان بدور بجرين لم تاوانا لم أخور روشتنا عشرينا يكم أركو رولو بربرسيالتي رولو بربرسيالتي دايكو باوك كان كده بين مخيتي أولادك كان يعني پیغمبر صلى الله عليه وسلم
پێغەمبەرێکی زۆر حەکیم بووە کاتێکە بە معشەری دایک و باوکەکانەڵێ لە 10 ساڵی مێ لە کوڕکچەکەت لەژێر یەک پۆشاک بخەون جیانکەوە بۆی هەرکەس احتیرامی ڕەگەزی خۆی بگرێ ینی کوڕ و کچکچە با نزیک یەکتری نەخەون ینی خۆ خوشک و بران خۆ تۆ بڵێ تەماح لە یەکتری بکەن بەڵام نا ینی شریعەت وا فێرمانەکە گرتنە لە بەڵێ هەرکەس احتیرام ڕەگەزی خۆی بگرێ دوورکەوێتەوە لە یەکتری هەتا خوشک و برابن فبۆیە یەکەم ئەرکی دایک و باوکەکانە کە کوڕ و کچەکانتان کاتێک کە سەفەرەکەن یاچن بۆ شوێنێک ینی پیا وایە کوڕەکەی بە هەفتە لە ماڵ خەڵکی بەجێهێڵێ کچەکەی بە هەفتە لە ماڵ خەڵکی بەجێلێ مە زۆر هەڵەیە گەورەیە ئەین چۆن ئەو متمانەیە دەیتە ئەو مناڵە خۆی مناڵە کەواتە تێکەڵبوونی بێسنوور هۆکارە بۆ توشبوون بەو نەخۆشی ئەحسەنت ئەمە یەکەم کەس کە چۆن ڕێگری بکەین ئەمە ئەرکی دایک و باوکەکانە ئەمجا مامۆستایانی مەدرسە من دەبێ ئەم شتە بورژێنن لە کاتی دەرسەکانەوە ینی کە خەڵکی فێر بکەن کە کوڕ و کچ ینی سیرەکەی نەکەنێ مامۆستا هەبوو بەداخەوە بە متعمدی بە متەقەسدی کوڕ و کچەکەی لە تەگێکدانە یان جار وایە مامۆستای ئاماژە بە عشق و غەراماتەکە یان بەناوی سقی زیادەوە بەناوی یان چۆنی سەر لە ئەوروپا هەر لە ابتیدائیەوە فێر ئەوەیانەکەن ثەقافەی جنسی ینی ڕۆشنبیری ئەوەی کە جنسی و چۆن شەهوەتی خۆی بەجێ بگەێنێ خر بۆ ئەوروپا ئەناڵێنێ بۆ خوای پەروەردگار عقوبەیان داوە هەر لە قوتابخانەکانەوە ئەم شتیان فێرەکەن کەسی سێم کە ڕۆڵ و ئەرکی هەیە مامۆستایانی ئاینی مامۆستایانی ئاینی زۆر گرنگە ئاگایان لە واقع بێ ئەگایان لە ڕووداوەکان بێ ئەبینی کردەوەیەکەیە کردەوەیکی قێزەوەنە خەریکە لە ڕقی موسڵمانان یان خەریکە لەسەرەوەی کە ئاینەکانیان پوچەڵە ئاینەکانیان پوچەڵ ئەهلی ئەوروپا ئاینێکیان نییە ڕێگریان لێ بکە لە شەهەوات و لە شوبهات فکاتێک کە مامۆستای ئاینی بینی سێرەکەی وەزعەکەەوە بەرەو ئەوە ئەڕوات کە بەرەو بەم کردەوە ناشرینە ئەدرێ دەبێ ئەوش مقید بێ یعنی لە ڕێگەی وعزەکانی و لە ڕێگەی وتارەکانی و لە ڕێگەی وتاری جمعەوە مسلمانان هۆشیار کاتەوە مسلمانان ئاگادار کاتەوە هەم باسی ئاسەواری بکە و هەم باسی ڕێگە چارەسەرەکان بکە ئەم جادینە سەر ڕۆڵی سەرەکی ڕۆڵی حکومەتە حکومەت ڕۆڵی سەرەکی هەیە بۆ ڕێگریکردن لەم جۆرە کردەوەیە ینی بەڕاستی ئەرکێکی ئاینیە و ئەرکێکی ئەخلاقیە کە حکومەت ئەم دەورە ببینێ چونکە هۆکاری سەرەکی بەربڵاوبوونی ئەم ڕەوشتە ناشرینە لەم سەردەمە ئەنتەرنێت و ئەو سایتە کۆمەڵایەتیانەیە سوۆشیال میدیایە کاتێکە بەڕاستی ینی چەندین ئەفلام هەیە کاتێککە ڕەواج بەم وەزعادا ینی سایتە سیکسیەکان سایتە خەلاعیەکان و بەداخەوەش ئەڵێم ئیلا لە وڵاتی خۆمان یان لەم هەرێمە بەداخەوە سیرەکەی ڕێگری لێ نەکراوە سنووردار نەکراوە حتا لە وڵاتی وەک ئیتالیا وەک هۆڵندا وەک نەرویج یعنی ڕاستە بۆ گەورەکانیان ڕێگە دراوە کە سەیری ئەو شتە خراپانە بکەن بەڵام بۆ مناڵ نایێن ینی ئەوان بەو دوور لە دینی خۆیانەوە یان بەو بەتاڵە فکری و دەرونی خۆیانەوە کە خاوەن ئاینێکی پوچەڵن ئەمجاش ڕێگریان کردووە لە مناڵ کە سەیری ئەو سایتانە نەکا بەڵام بەداخەو لە وڵاتی خۆمان یعنی لەبەر پارە دەوڵەمەنەکان سنوور ناخەنە سەرەوەی کە تەمەنێکی مثلەن تەمەنی مناڵ سەیری ئەو سایتە سیکسیانە ئەو سایتە خەلاعیانە نەکا دایکان و باوکان یعنی هەر کەسێ بەرپرس بێ لەسەر ئەم کارە تاوانبارە براستي أو آياتي لسر تطبيق بك أخوي برودقار فرمي إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة يعني أو تاجري كالرئي قدا بو كنال سكسيانيان أو بربرسي كالرئي كان كالرئي قدا والرئي لناكا باباش بزاني أخوي برودقار لدنياش سزايدا ولا قيامتش شو كان ناكري وناشئ إنسان حسبك فاحشته بدروشتي وبأخلاقي لنا وكمالقاكي ولنا مسلمانان بربلاو بيو بلاو بيتو ما صاد بين ياري من دالانيش الاي او خاون او بيروكاني بيوتا امانش تاجركاني يعني وبازرگانكان بازاركاني مسلمانان اي فروشن رنگكاني تيايا واي اوش ابين ري يعني اجر اوان باما شهر سر نكران اركي دايكان وباوكان لمالوا شلون ولا من دالكان يعني بكن كدابو نريتي اوروبا دروا نا دزنك بناو عائلة كان بناو هركسو مسؤول بربرسيالتي خويه لما لو دا كانوا باوكان شيب كان فتايبتي لم رجاء كأميري انترنت بردستا وقوة التوركم الله كان من دالانش هيانا يعني أركي دا كانوا باوكان قرصرني شيب كان خويا بزاني كبيغم صلى الله عليه وسلم فرمي كلكم راع وكلكم مسؤول عن رعيته لها مان حديث بيغمبر صلى الله عليه وسلم تشكي خاطر سر رولي
دایکیان ئافرەت والمرأة مسؤولة في بيتها وهي والمرأة راعية في بيتها وهي مسؤولة عن رعيتها. يعني دایک بەڕاستی دەورێکی گەورە بینێت چونکە دایک زیاتر نهێنی و ئەسرارەکانی ئەولادەکەی لایە. ئەم کوڕە بۆ چۆڕوە چەندێ تاخیرە بێ هاوڕێکانی چێن ئەم کچە کاچێ بۆ دەوام بۆ مەدرسە ئەو ساعتتا ئەو سایقە چەیەکە لەگەڵی ڕوا ینی هەنێ جار سێرەکەی لەگە سایقەکە ئەو سایقی ئەو ئافرەتا بە بۆ دەوام بۆ مەدرسە بێ یان بۆ دەوام بێ لە خشتەی بردووە. فبۆیە دەوری دایک و باوک بەڵێ زۆر گەورەیە لە پارێزەری کوڕکچەکانیان زۆر مهمە ئەولاد لە عسر بۆ ولاوە یان لە مەغریب بۆ ولاوە دوور نەکەوێتەوە لە ماڵ. مامۆستا ئەتوانین استغلالی ئەم ئامێرانە بکەین ئەنتەرنێت. ئەم دایک و باوکەش چەندێ ئیماندار بن ئەگەر تونڕە نەبن وەسەتیەت بن معتەدل بن ئەو عایلی لە پاڵیان نەحەسێنەوە. نێ ئەو کوڕکچانی کە تەمەنی خۆیان بەسەر بردو الحەمدولیلا تووشی هەڵە نەبوون دەبێت زۆر مەمنونی دایک و باوکەکانیان بن. دایک و باوکەکانش لە چۆنەڵێ ئەم عیلاجە وەرەگریان ئەم ڤاکسینە وەرەگرن یان ئەم ثەقافەتە وەرەگرن لە ڕێگەی مزگەوتەوە بۆی هەرگەڕێتەوە لای مامۆستای ئاینی. زۆر مهمە مامۆستای ئاینی گەڕک کەسێکی چالاک بێ کەسێک بێ یعنی چۆنەڵێ تۆزێ بەخۆی بە منتیقەکەیەوە هیلاکە خۆی بە مسلمانانەوە هیلاکە هەروەها خۆی بەخۆیەوە هیلاکە تۆزی ئاگای لە واقع بێ چی ئەگوزەری لە دەوروبەری چی ئەگوزەری لە جیهاندا. ینی ئیسە ئێمە ئەناڵێنین ینی ئیمڕۆ ئەوەی کە زیاتر وای لیان کردەوە کە ئەم کارە ئاسان بێ بە نسبەت ئەوانی کە ئەم تاوانە ئەنجام ئەدەن هاوڕەگەز بازان بێن هاوڕەگەز خوازان بێ ئەوە ئیشەکی بۆیان ئاسان کرد ئەنتەرنێتە جاران بەم بەربڵاویە نەبوو بەڵام ئیسە زۆر بە ئاسانی ڕسمی یەکترێ بنێرن بۆ یەکتری چۆنە فاحیشەتە ئەنجامەدەن زۆر بە ئاسانی هەر کەسێکیان بوێ بۆی ئەنێرن و خەڵکی لە خشتە ئەبن. ینی بۆیە جارێکی ترشە گەڕێمەوە ئەڵێم ئەرک و ڕۆڵی حکومت دەبێ دەوری خۆیان ببینن لەوەی ڕێگری بکەن لەمە ئەجینا بەڕاستی ئەگەر ملەت و شعب و گەل بەرهەڵدێ ڕۆی هەر کەسێ بەرپرس بێ لەو کارە تاوانبارە بێ ڕێگری لەو کارە نەکا کە لەبەر بڵاوبوونەوەی ئەم جۆرە نەخۆشی و ئەم جۆرە تاوانانە. مامۆستا حقیقەتەن ئەبینرێ یعنی ئەوانەی کە خاوەنی ئەو تاوانن بەبێ هیچ شەرم و حەیاک لە تۆڕە کۆمەڵایەتەکان وێنەی خۆیان پیشانەدەن و قسە ئەکەن و بەڵکو هەندێک ڕێکخرا و ئەچێتە بندەستیانەوە بەرنامەی بۆ سازنە مێزگری بۆ ئەکەن یعنی ئەم دیاردە ئەبینرێ چۆن ڕێگری بکرێت لەمە ئەرکی بانخوازان و حکوومەت چییە بۆ ئەوەی ئەمە یعنی ئاوا پەری پێ نەدرێ. وەک باسم کرد یعنی دەبێ مامۆستا و دایک و باوک و بەرپرس و مەسئول و وەزیر و حاکم و هەمووی هەر کەس لە لای خۆیەوە یعنی چۆنڵێ بە ئەرکی خۆی هەڵسێ بە ڕۆڵی خۆی هەڵسێ کە ڕێگری لەم تاوانە بکە. ئەجینا ئێمە قەومی سەدوم ئاسەواریان ماوە قەومی لووت ئاسەواریان ماوە قەومی لووت کە کاتێ لە سەدومە ژیان لە شارەدەی سەدوم ئیستا شوێنی ئەو شارەدەیە بەشێکی زۆر لە زانایانەڵێن بەحرولمەیتە دەریای مردوو ئیستا ماوە خی پەروەردگار ئەتا ڕۆژی قیامەت ئەو بەحرایە لێتەوە بۆی هەر کەسێک بیەوێ لاسایی ئەو قەومە بکاتەوە ئەوە چارەنووس و مەسیریانە کەواتە عقوبەتەکە ما هي من الظالمين ببعيد. بەڵێ یعنی هەتا ئیستا ئەو ئاوا هیچ ئاژەڵێک تیدا ناژێ نەکەر مرۆڤ ئیسفادەی لێ ناکە هیچ ئاژەڵێک تیدا ناژێ ئاژەڵش ئیسفادەی لێ ناکە ببێتە دەرس و عیبرەت بۆ ئێمە و هەروەها یعنی خی پەروەردگار چۆن انتقامی لێیانسن يعني كاتك جبريل النبي عليه السلام وكآياتك فرمي فأخذتهم الصيحة مشرقين فجعلنا عاليها سافلها وأمطرنا عليهم حجارة من سجيل. يعني خواي پروردگار باني سر لزو بريالي دا عقوبة عمدا دنگێکی زۆر هەوارێکی زۆر گەورەیان بۆ هات دەنگێکی زۆر گەورەیان لێکرا کە زراویانی برد. ئەمجا جبریل ئەوەندە بەداخ بوو لێیان ئەڵێ بە باڵی هەموو قەومەکەی لە شارەدەی سەدوم و شارۆچکە و دەیەکانی دەوروبەری هەمویانی بەرزەوە کردە زۆر ئاستێکی بەرز هەتا مەلائیکەکانی ئاسمان گوێن لە دەنگی ئاژەڵەکانیان بوو. ئەڵێ ئەمجا ژێر و ژووری کرد قوڵپی کردە خوارەوە لەبان ئەوەشەوە ئەمجا بەرباران کران سبحان الله لەبان ئەوەوە کە لەو بانەوە کە کاتێ بەرەوبوون لەو بڕایە نیم هیچیان بە سەلامەتی دەرچوو بێتن یان هیچیان بە ساغێتی دەرچوو بێتن لەبانەوەشەوە ڕب العالمین ئەوەندە ڕقی لە فاعیلەکان بوو لە ئەوەندە ڕقی لە ئەنجام دەر و لەوە کەسانە بوو کەم تاوانیان ئەنجامدا بوو لەبان ئەوە عقوبەی سێم بۆیان خی پەروەردگار بەربارانیانی کرد. واتە هەر قەومێک هەر میلەتێک بەم تاوانە هەڵسێ و ڕێگری لێ نەکەن و ئەو منکەرە نەگۆڕن بە دووری مەزانە خی تەبارەت و تەعالا بۆ شێوە عقوبەیان بدا. لە 100
رب العالمین سزایە نەدا هیچ مەجاڵێکی تیانە چونکە مە قانونە هەر کەسێک چاک بێ لای خوای پەروەردگار تەکریمێکە و هەر کەسێکش خراپ بێ ئەگە تەوبە بکە خوا لێی خۆشە بێ ئەجنا ئەگە تەوبە نەکە خوای پەروەردگار سزایەدا. ماسە ئامۆژگاری کۆتایی بۆ گەنجان بە تایبەتی چییە؟ ئەمۆژگاریم ئەوەیە کە ئێمە چۆن ئەو کەسانی کە توش بوونە یان ڕێگەی عیلاج بۆ ئەو کەسانە چییە؟ ینی دینداری زۆر مهمە. ینی ئێمە ئەگەر گەنجەکانمان مەشغوڵ بکەین بە تەڵەبی عیلمەوە ینی هەموو بابەتەکانی دینی ئیسلام لە ڕوانگەی عەقیدە تەفسیری ئایەتەکان چونکە خوێندنەوەی قورئان و تەفسیرەکەی هەر هیچ نەبێ چیرۆکی ئۆمەتەکانی پێشووتر کاتێکە بۆمان باسەکری ئەخە دەرس و عیبرەتی زۆر تێدایە لەسەر چاکە خوای پەروەردگار چۆن خەڵاتیانی کردووە چۆن ثەوابی باشی داوە پێیان و لەسەر خراپەش چی بەسەریان هاوردووە یان فقهی ئیسلامی ئەمانە هەمووی مای ئەوەیە کە کوڕەکانمان کچەکانمان بپارێزێ چونکە وتمان هۆکارێکی سەرەکی بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بەتاڵایی فکریە و بەتاڵایی دەرونیە الفراغ الفکری والفراغ القلبی ئەمە دروستەکە گەر ئینسان لە مێشکە بیر و باوڕێکی جوان هەبوو و لە دڵ و دەرونیە ئیمانێکی بتەوە بەهێزە بوو دەستنامە بەو تاوانە أما نفسك إن لم تشغلها بالحق شغلتك بالباطل. أحسنت. أما بالنسبة أويك رجع شارع سريك بوك سانيك توش نبن كروك كان ما توش نبن يعني براستي تسليح يام بكين مسلح يام بكين بعلم شرعي وبعمل نافع وبكردوي جوان بإذن خواي بالورجار باريز راوبين. أما أوك ساني توش بونا علماء فرمن شيب كان باشا. أما أوانية بلي بوم ترق ناكري. شو كبداخل وهاني كز جارواهي تلفوني كردوه يعني كتوشي أوز عبوا عليه بوم ترق ناكري نا راسنية شو كعلماء فرمن كاتك أو كسي توبي كرد أجر مخلص به خواي بالورجار رزقاريك بويا رب العالمين بس الرحمة ومنتي خويك بسر يوسف عليه السلام كاتك أو أفرتها عاشقي بو خواي بالورجار فرمن كذلك لنصرف عنه السوء والفحشاء إنه من عبادنا المخلصين وتهركس كاتك أجر دلصوص بإخلاصي هبو هم برامر الله سبحانه وتعالى هم لسر توبكي بأذن خواي بالوردگار خواي هدايتي دا أما شهر سري يكم كتوببك وإخلاصي هبه بوي براسي دلصوص به كواز لو توانا بيني دومين يان صبر قرتنا صبر بقريت شو كوك باس ما كت لسر معصية همو كسيك ميلو شهوتي هي بتاوان يعني ميلي هي بوي شهوتك بجيب جيني تربح حلال بيان بحرام ببلام أويك وقباس ما كر إنساني إيمان دار ما كرد الله نفس پر مشتێکە بیگری پر مشتێکە بەرڵایکی پردەشتێکە یان پرشارێکە بەڵێ ئەگەر نفسی خۆت بگری بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ومن يتصبر يصبره الله ئەگەر تۆ سەبر بگری خوای پەروەردگار ئەوەش پێبەخشێ واستعینوا بالصبر والصلاة سەبر بگریت سەبر نەبێت ئەم دنیای زائلە دنیای کۆتایی دێ یعنی ناکرێ مرۆڤ دڵی هەر شتێکی وای ئەگە حرامش ئەنجامی بدە ناكرت توبي با شلون له دعاي بري قباق يا مقصي بري قباق ازادي كتخوش بوي ككاتي خوي پروردگار ري بيداوا نك ازادي كي رهاي نك ازادي كبر الله يبي والله خيري تدا باي ام كدوي خو ماني حلالك والله بخيري تداني بو مان خالص هي مجاهدي نفس لدواي صبر توبه تي خو راجيريكي يعني شلون له انسان دبي مجاهدي نفسي خوي بك يعني من الملانيكي تندوتيش بك لقى نفسي خود بقرا برادري خراب كاتي كازاني او شتانا تفرك سيديناك مجاهدي نفسي خود بك الاخواب بترسيه كسنيه لمال موبايلكت بي انترنتك امرو بداخل ولا هم مالكيه بس اي اويك كورونا هاتو يعني دايكو باوك كان ناچار بوني من على كي كوركي كچكي بخني هسا موبايل شاشه باني بويكري ايباد شي بويكري انترنتك جاي بلا بندسي به يا أي كج لخواب ترشي قدر يمنع متى بقرا ورا أمدر فتي بود الرخصاوا ورا لشاكبة كاربينا نكتو خيانة لدايكو باوكد بكيان خيانة لنفسي خود أخويا كم جار أم جاب النتيجة خيانة لله سبحانه وتعالى يعني تو مجاهدي نفسي خود بك نشي بدو أو سايتانا بقري يعني هني السايت هي ممولة شكي وقت جنابة فرموت أما دسي لدواويا هني لقطي خراب هي أي نيرن $1,000,000 صرف فكري بس بو أويك تأثير لمسلمان بك كروكتي مسلمان لرقدر بتشن إنساني مسلمان دبي مجاهدي نفسي خوي بك لخوا بترسي لمالي بتنيا يعني الشو درنك يعني لبن بتانيا كوتو دايكو باوكو دوازان انتو خوتوتا بداخو أولاده خيانة كاره حتى يعني هتان يجي فجرش خليك أوش تانية تو دبي لخوا بترسي مجاهدي نفسي خود بك جي إسفاديك أو هاد لترسي خوا سيري مكة لترسي خوا جوي للرا مقرا لترسي خوا متابعي مكة فبويا هركسي أمس يشتبك بأذن خواي بالوردار
خوارزگارێکە تەوبەیەکی نەسوح لەگە ئیخلاسە. ثانيا صبر قرتن. ثالثا مجاهدة نفس كمجاهدة نفس أوش شملكات كهالهاوري خراب لكسي خراب لو كساني كبانجواز بو أماكن خوتي ليه بدور بقرا لكو تعيشة يعني بو كاربدستان وصيتو بيام أويه كالأخوة بترسين كروكتي مسلمانان نابي أمانتك لملتان يعني كروكتي مسلمان هيش فرقيني لقى كروكتي خوتان هیچ کەسێ ڕازی نییە بۆی کە کوڕکچەکەی ئەو کارە ئەنجام بدا. یعنی با ئەوان هەوڵ بدەن لە پەرلەمانە قانونیان بۆ تەشریع بکرێ یان ڕێگەیان پێ بدرێت کە مزاهرە بکەن گردبوونەوە بکەن یاخود بینایەیان هەبێ یاخود جلوبەرگەکانیان بەڕاستی دەبێ پیاوانی حکومەتیان مەسئولەکان بە چۆنەڵێ بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەڵبسن. ئیتر ئەو کەسانی کە ئەستیرادی ئەفلامەکەن ئەو کەسانی کە مەسئولی ئیتیساڵاتن ئەی نابێ ڕێگری بکەن لە نابێ ڕێگە بدەن بە ئەو جۆرە کەسانە کە ئەو جۆرە فلیمانە تیجارەت بکرێ یاخود هەتا لە سایتەکان مەواقعی ئیباحیان ئەو مەواقعانەی کە ئەوە بەرەو بەو شتانەدا و گەشەی پێەکە دەبێت ڕێگری لێ بکەن وەک ئەمانەتێک ئەجینا رب العالمین محاسبەیانەکە. مامۆستا ئەرکی ئەوان قورسرە ئەوەی کە بە دەسەڵاتدار و بە سەرمایەدارە کرێ بە غێری ئەوان ناکرێ. ئەبینین لە قورئانە خوای گەورە نافەرمێ وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا. أوانا كباردار دسلات دارن أوان فسق وفجور بلا وكنو بعكسيش أطوانا أداتي خير بن كوملقا برو أمان ببن برو سركوتن ببن برو طاعتي خواي ورج ببن. يعني لكو تعيش علين دايكو باوكا كان يعني وتربية كان يعني حتى بيغمر صلى الله عليه وسلم بصحابة يود اتقوا الله الذي تساءلون به والأرحام. يعني أو كروكشاني ياخذ حتى تربية داني جارواي خلق بربرشي خوشكانتي يا براكانتي پروردە کردنی ئەوان کەوتۆ ئەستۆیەوە تۆ بەرپرسی لێیان يعني ئیسە لە وڵاتی ئێمە یەکێک لەو نعمەتەکان بوونی ئەم دەوراتانەیە يعني لە هاوین مەجالەکە زیاترە يعني سەر لە بەیانیان سەر لە ئێواران کە ئەم دەوراتانە هەیە بۆ ئافرەت بۆ کوڕ بۆ گەنج بۆ پیاو يعني حیفە ئینسان دێغری لەوە بکە یان حیفە کوڕەکەت بە زۆر نەنێری بینێرە خۆت بیگەێنە خێزانەکەت کچەکەت کوڕەکەت بگەێنە مزگەوتانە چەندێ مهمە مەشغوڵیان کەی بە خوێندنەوەی قورئان بە حفظی قورئان بە تەفسیرکردنی قورئان بە بابەتە فقهیەکانی بە بابەتە عقائیدەکانی ئەگە ئەوەش نەبوو ئەنجە خت لە کوڕەکەت بکەوە لە کچەکەت خۆبا لە وەرزی زستان و لە وەرزی خوێندن دەوراتی دائیمی هەیە هەموو مزگەوتی دەرس و دەوری تێدایە کوڕ و کچەکەت مەشغوڵ کە بە حەقەوە بە خزمەتکردنی قورئانەوە بە خواپەرستیەوە ئەجینا چونکە علمی شەرعی پارێزەرە هەر کاتێک بۆی ڕێک بکەوێ ئەگەر دەرونی بەتاڵ بوو دڵی بەتاڵ بوو دڵی ئیمانێکی تێدانە گری بداتەوە ڕێگری لێ بکە مێشکی بەتاڵ بوو بیر و باوڕێکی تۆکمەکی تیانەیە کە بیپارێزە لە تاوانەکان کاتە تووشە بێ و هەروەها ئەو ئایپادەش باوەختی دابنا دایک و باوکەکان ئازادی مەکە یعنی تۆ کاتێک کە ئایپاد و ئەنتەرنێتێک ئەدەیتە دەسێەوە تۆ ئەوە بێتە دایک و باوکی تازە بە قسەی تۆ ناکە ئەبێتە مامۆستایە بێتە دایک و باوکی یعنی بۆیە ئەها چیرۆکێک ئەجێردرێتەوە کە مناڵێک ئەوترێ مناڵەکە وتێتی خۆزگە و مۆبایلی دەست باوکم بوومایان ئەو مۆبایلی دەست دایکم بوومایە یعنی معنای ئەوە دایک و باوکانش کەم تەرخەمن مناڵیان ئیهمال کردەوە بەداخەوە ئاگایان لیان نیە هەر کەس مەشغوڵ خۆیەتی و بۆیە زۆر جارش سێرەکی عایلەکانەوانی کە ئەم کارە ساتەتیان ڕۆدا کوڕێکیان تێ هەڵەکەوێ ئەمە هاوپیشەیەتی یان ئەمە ئەخلاقێتیان کچیان تێ هەڵەکەوێ بەداخەوە ینی تاوانی سەرەکی بۆ دایک و باوکە کاگەڕێتەوە جزای خێر دەماوەستا ئەرکی کێشا و جزاک الله خێرا بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی ئەم بەرنامەش تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ والسلام عليكم ورحمة الله وبركاته.